کاتتان باش من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە کێشە و گرفتەکانی بەردەم موچەخۆرانی خانەنشین دەکەین. موچەخۆرانی خانەنشین لە نێو هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ موچەخۆرانی حکوومەتی عێراق موچەکەیان یەکجار فەرقی هەیە. ئەوان دەڵێن نادادپەروەری هەیە لەسەر موچەکانی ئێمە. داوا دەکەن موچەکانیان هاوتای بەغدا بکرێ. هەوڵ دەدەین لەم بەدواداچوونەدا کێشە و گرفتەکانی ئەوان بزانین و وڵامی بەرپرسانی هەرێمی کوردستانیش لەم بارەیەوە وەربگرین. ئێوە بەڕاست ئەو معاناتەتان هەیە موچەتان ئەوە دەکەمە؟ ئەری وەڵی زۆر کەمە، یعنی ئەمن دەبەر داوای لە بەرپرسەکان دەکەم تاکو ئێستا مقابلەی کەس ناکەن حتا بتانین ئەمە قسەکانیان پێ بدەن چییە ئەو مۆزوعیمە. ئەو قەراری تەقاعودی لە هێشی 2014 دەچوو موسەی هەموو خانەنیشان هەمووی زیاد کرا. باش ئێستا موچەی تۆ لەگەڵ فەرمانبەرێ لە بەغدا چەندی فەرقا؟ موسەی من ئەمە 37 ساڵم هەیە. بەڵێ. پێشتر چ کار بووی؟ ڕئیس مەلاحیزین بوو لە بەرەبەراتی دابەشکردنی کاربای هەولێرێ. بەڵێ. خەریجی سانەویش بوو. بەڵێ. موسەی من ئێستا 529,000 لە پردێ زەماعەتی من ناو حکومەتی ملیۆنە و 280,000 وەردەگرێت. باشە خوێندنەوەتان چییە بۆەوەی جیاوازیەکرایە لە موچە؟ ینی پێتان وایە دادپەروەری هەبێت کە تەقاعود دەبی ئێستا لەوێن دەرێ ئەوان یەکیان دوو مەبلەغی وەردەگرن، یەکیانی ئیجازاتە، یەکیان مکافەیە. لێرە بەس یعنی ئەو مەبلەغی وەری دەگری لە نیوەی وان کەمترە، لە نیوەیە لە نیوەی وان لە نیوەی ئەوانش کەمترە کەوایە جیاوازی دەکرێت. زۆر جیاوازی. ئێوە داوا دەکەن حکوومەت و پەرلەمان على الأقل وەکی بەغدای لێ بێنانن، یعنی شتێکی مبهم هەر وەکی بەغدایە، یعنی هاوتای بەغدا بکرێ لە بەغدا ئەوەی کە لێرە تەقاعود دەبی 6 مانگ پارێ 6 مانگی دەدەنێ لەسەر ڕاتبی ئیسمی بەغدا 12 دەدا کەوایە کەم تەرخەمیەکە لە قانونەکانی هەرێمی کوردستانە. قانون تەقاعود کە دەرچوو هەمووی دەرچوو هەموو عێراق لە کوردستانیش بۆ لێرە تەنفیزیان نەکرد. بۆ ئێرە ئەندام پەرلەمان 6 میلیۆن و 5 میلیۆن و نازانم چاوەرەگری هەر تەمەشایەکی ئەوەی ئەو عالەمە فەقیرێ بکە بە 500 بە 400 بە 600 ئیدارە دەکات. پێت وایە حکوومەت ئێستا ئیمکانێتی هەبی موچەکەی ئەوە بە کاملی بدا؟ والله ئینشاءالله دەبی وهابی دەبی محاولە. من ئەزانی ئەگەر ڕخسەت بێ سەمانە هیچ عەدالەت نییە عەدالەت هیچ نییە. کابرا لە ماری خۆی دانیشتێ و لە ماری خۆی ئەوە بووە تەقاعودی لۆ دەرچووە، شەهیدانی لۆ دەرچووە، زیندانی سیاسی لۆ دەرچووە. ئەمن یەک لەوانە 5 ساڵە لە نوگرە سلمانی بوویمە، سایقی سحاب بوویمە، 220,000 دینار معاشمە. ئێستا 220,000 دینار معاشمە. ناو محەممەد ئەمین گاوانە خەرج شەقراوەیمە. چەند ساڵ خزمەتتا بووە؟ ئەمن چەند ساڵ بە عومرم باوەم بێزگەلە پێشمەرگیاتی بێزگەلەوەی بە قانونی تەقیق کە تەقاعود کرام 220,000 دینار ئەو بە 200 دیناری تەقاعود کرام. پاش تعدیلیان کرد کە دیارە 220,000. ئێستا کەم ئەو پارەیە زۆر. ئەو پارە ما بچێ چێخانێ مەکە، ما بچێ ئەوە مەکە. باشە حەقی تو چەندە ئێستا بە بەراورد لەگەڵ بەغدا؟ حەقی من؟ بەڵێ. حەقی من ئێکێک وچ ئەو کابرایانێک کە حیزبینە و لە پێشن لە حیزبەکان هیچ حەقی ئەویان نییە، حەقی ما ئەخۆنەوە. باشە لە بەغدا چەند وەردەگرن هاوشێوەی تۆ؟ هاوشێوەی من هەیە دەرێم عەدالەت لەوێش نییە. سەبارەت بە هاوتاکردنی موچەکەتان لەگەڵ بەغدا چی دەڵێن؟ والله ئێمە زۆر گلەیمان هەیە، زۆر گلەیمان هەیە. ئەمە لە یەک وەتان دەژین، بەس پردێ 570 وەردەگری، ئەمن 270 وەردەگرم. سەبەبەکەی چییە نازانم. سەبەبەکە حکوومەتی بەغدایان هەرێمە بەڕاستە. سەبەبەکەی هەردووچیانن، هەردووچیان چونکە فایلی مە لە بەغدایە. بەغدا ئەگەر ڕاست بکاتن دەڵێ ئەو تەقاعودانەی قەدی من وەرە لەمە کارتتان بدەینێ دەوە بکەین. ئێرەش ڕەحممان پێ ناکەن لەبەرە ماوەکە وڵە هەوڵاتی ئێرەنا خزمەتی ئەو کوردستانەمان کردیە. پێشمەرگە بووم حیاتی خۆم لەگەر
مقدم عزیزی لەگەر قائیدەکانی پێشان لە چەندە بێت موچە دێستا موسم 270 بەشت دەکا نەخێر چەند منداڵت هەیە وەڵام منداڵم زۆرە ئەما کوڕەکانم گەورن لە باش ئەگەر ئەوان نەبی بەس باشە 200 ئەوەندە قسوور هەر بەشی خۆت زەحمەت نییە بەشی هیچ ناکاتن 270 ئێستا بڕۆ لە مەطعم وەستا واحدی دانیشە سێ نەفەری بخۆ 270 لێ دەکەن ئەی چۆن دەژی واللهی دەژین چ بکەنێتی ئەمەش چاومان لە حکوومەتی هەرێمە کەوای ئێستا لە باتی ئەوەی پشت بە موچەی خۆت بەسی چاو لە دەستی منداڵەکان واللهی الحەمدلله باشن منداڵەکان تقریبان بوونە سەروەتی من چکە من زۆر خۆم لە گەروان ماندی زۆر کردو باش ئەتو چ دەڵێ باشە بەخێبێ سەر چاوان ئەتوش موچە خۆری بەشت دەکا و موچە باشە الحەمدلله لە خوا بزیاد دەتەوێت وەکو بەغدای لێبێ واللهی هەرێم لەگە بەغدای جوایزە حسب ئیمکانیاتی هەرێم ئەگە پێیان بکرێ بۆ زۆر زۆر باشە ئەگە پێشیان نەکرێت لە دەسەڵاتیاندا نەبێت بۆ شتێکی تکەین کێشە و گرفتان چییە؟ موچەکە ڕازین کە بەو شێوەیە نیوەی ڕازی کەس ڕازی نییە؟ لەبەر چییە؟ پێت وایە خەتایەکە لە پەرلەمانی کوردستانە لە حکوومەتی هەرێمە لە بەغدایە لە چییە؟ والله خەتایەکان لە خۆمانە لە ناو حکوومەتی هەرێمی خۆمانە لە بەرەوەی بەغدای معاشە لەمە زیاتر دووقاتی مەیە بەس ئیمە هەروەکی خۆی مایوە زیاد نەکرد باشە بۆ پرسیارەتان نەکردو لە بەرپرسان بۆچی معاشی ئێمە وایە لە بەغدا؟ والله بەرپرسیمە هەدەرێ ئەو ڕۆسمێنۆتان دەکەین و چش دیارە کەوای قەدرتان لێ دەکەن؟ ئەدی قەدر کووە وانە قەدر غەدرە پارەتان دەخورێت ادي طبعا اللي ماق وماق ما حساب كمثلا حبسة قصير مقاونا يبي لبغداد يبي وسط ئەت پێشت چ کار بووی؟ مدير إدارة بو مدیری دارە بوو ئێستا موچەکە چەندە؟ حبسة تسلو دوا 742 هاو شێوەی تو لە بەغدا چەند وەردەگرێت؟ من وسط قصير مليونك تقريبا کەوای هەر مانگەک 200 قسوور حساب كده وسط بنزا كم تلولد باشە باشکردنی ئەو موچەیە ژیان باشتر دەکات؟ طبعا باشە چەند موچە قەرزارە حکوومەت؟ 16 موچە ئێوەی نەداوە؟ ئەو خەینی قەرزارە ئەو قەرزە هەر دەیداتەوە بەس ئەمە دەمەوێت لێرە یەک شتی بزانم بەڵێ ئەمە 37 ساڵونی و خزمەتم هەیە وەختی خۆی پۆلیس بوویمە بەڵێ 37 ساڵونی و خزمەت ئێستا من 290 هەزاری وەردەگرێت مانگانە مانگانە 16 موچەشم خورایە دەمەوێت بزانم حکمت لەوەی چییە کە پۆلیس بووە لە بەغدایە وەکو من خزمەتی وەکو من 37 ساڵونیوە 750 هەزاری وەردەگری ئەمن 290 وەردەگرێت زیاتر لە 400,000 فەرق بەس دەمەوێت سەبەبەکەی بزانم پرسیارەکەت بۆ چێە وەبی ئەو کەسەی کە پرسیارەکەم لە بۆ پەرلەمانە ئەوانەی کە على ئەساس تەمسیلی مە دەکەن یانی بە نوێنەری خۆتی نازانی ئەوانەی لەوێنە وەڵای چیان نەکردووە چیان نەکردێ گلەیت لیان هەیە بەڵێ گلەیم هەیە بەڵام ئەوان دەڵێن ئێمە نوێنەری خەڵکین بەرژەوەنی خەڵک دەپارێت لۆ خۆیان وە دەلێن ئەوان بەس بەڕێی من نوێنێری خەڵک نین ئەگەر تەمەشای واقعەکە بکەین موچەی زۆرینەی چین و توێژەکان چاکراوە باش بووە تەنیا موچەی خانەنشینان وەکو ڕابردووە ئەمە بۆچی بە تەمان کەی کاری لەسەر بکەن بەڵێ بەتاکەیت یەکێک لەو چین و توێژانەی کە تا ئێستاش حەز بەوە دەکرێت مەغدورن و موچەکەیان شایستە بە ڕابردووی خۆیان بۆ خزمەتە نییە کە پێشکەشیان کردیە موچەی خانەنشینانە بە هەموو جۆرەکانیەوە کە لە ئاست تموحات و لە ئاست خزمەتی ئەواندا نیە. بەشێک لەو پرۆژە چاکسازیە کە حکوومەت پێشکەشی پەرلەمانی کرد و گفتوگۆمان لەسەری کرد ڕێخستنی ئەو بابەتەش بوو بەڵام لەو دەمدا قەیرانی دارایی هەبوو نەدەتواندرا موچەی ئەوان بەرز بکرێتەوە تا ڕادەیەک نسبەیەکی تێدا بوو بەرز دەبەوە بەڵام نەدەگەیشتە ئاستی ئەوەی کە بڵێن لەگەڵ موچەی سەرتاسەری خانەنشینانی عراقی یەکگرتو هاوتەری بکرێ وەکو یەک بیتن بەڵام بە دڵنیاییەوە ئێستا یەکێک لە بەرنامەکان و ئەولەویەتی کارەکانی ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دوای پێکەینانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان جارێکی دیکە هەڵوەستەکردنە لەسەر پرۆژەی چاکسازی لەوێدا لەگەڵ چابوونی قەیرانی دارایی و پێشوەچوونەکانی کە بوونە بە دڵنیاییەوە هەڵوەستەیەکی جددی لەسەر موچەی خانەنشینان دەکرێتن و هەموو هەوڵێکمان لەو پێناوە دەبێتن خانەنشینانی هەرێمی کوردستان وەکو خانەنشینانی ناوچەکانی دیکەی عراقی دێت وای لێ دێ بەدڵنیاییەوە وای لێ دێ موچە خۆرانی خانەنشین دەڵێن ئێمە بێئومێد بووینە لە سۆز و قسەکانی بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر جار ئەو قسە کراوە بەڵام ئێمە پشتگوێ خراوی
و دەڵێن زێدەتر پەرلەمانتاران کار بۆ خۆیان دەکەن موچەکانی ئەوان بەرزە موچەکانی ئێمەش نازانن لە چه حاڵێک ژیان دەڕێ دەکەن. جارێ ئەو گلەیەی کە خانەنشینان دەیکەن گلەیەکە لە جێگای خۆیدایە کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکە ئەوان چین و توێژێکن وەکو باشم کرد تەمەنی خۆیان پێشکەش کردێت لە خزمەت اینجا خانەنشین بوونە دەکرێت ئاوردانەوەی جددی هەبێتن بەڵام بەو جۆرەی کە بێ ئومێد ببن و بێهیوا ببن لە دەربڕینەکانی بەرپرسانی ئەو وڵاتە و لە نێویشیدا بە دیاریکراوی پەرلەمان نابێت ئەو بێ ئومێدیە ببێت چونکە پەرلەمانتار و بەرپرسانی ئەو وڵاتە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن بە تایبەت پەرلەمان نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکات. باشەکەوای دەتوانن سەقفێکی زەمەنی دابنێن چونکە ئەوان زۆر پرسیاریان لەسەر ئەوە دەکرد کە قەنەعەت ناکەن لە ماوەیەکی نزیکی داهاتوودا و کێشەیە چارەسەر بێ هەر بێ ئومێدیش بوو لە چارەسەرکردن. ئێمە هەنگاوی باش نراوە وەکو باسم کرد لە ماوەی ڕابردوودا نەمانی پاشەکەوت هەنگاوێکی زۆر باش بوو ئێستا لەو دووڕیانە داین لەگەڵ بەغداش گفتوگۆ بکرێت زامنی و پاشەکەوتەش بکرێت کە چەند ساڵی ڕابردوو خەڵکی کوردستان ئازاری زۆر بینی زامنکردنی پاشەکەوت و بە هەر جۆرێک بیتن گەڕانەوەی و کردنەوە ڕقم حیسابی بێتن تا بتوانێت لەگەڵ دام و دەستگاکانی میری هاوڵاتی مامەڵەی پێ بکاتن و پارەی ئاو ڕسومات و کارەبا و زەڕایبی پێ بداتن هەموو ئەوانە لە پاکێجەکانی ئیشکردندایە بەڵام دیسان تاکید لەسەر ئەوە دەکەمەوە ئێمە سەقفێکی دیاریکراو نییە بۆ ئەو بابەتە بەس لە دوای پێکینانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو بابەتە دێتەوە ڕۆژەف و دەبی کاری لەسەر بکرێتن و بە جددیش لە پەرلەمان هەوڵی بۆ دەدرێتن قسە لەسەر ئەوە بوو لە وەرزی یەکەم لەسەر ئەو بەڵێ بە پێی ڕێکەوتنی ئێمە کە سەرەتاکە ڕێکەوتنمان تەنها لەگەڵ گۆڕان بوو یەکێک لە بڕگەکانی ڕێکەوتنەکەمان بابەتی چاکسازیە ینی ئەوە متتەفەقین لەسەری کە بە دڵنیاییەوە فراکسیۆنەکانی دیکەش کە دێنە ناو ڕێکەوتنەکە بە هەمان شێوە تا ئەو بابەتە نەبێتە بەشێک لە مزایداتی فراکسیۆنی و ئەندام پەرلەمانی و حزبی ببێتە بابەتێکی گشتی نیشتیمانی زمینەی لە بۆ ساز بکرێتن ڕێکەوتنی لایەنەکانی موچەکانیان هاوتای بەغدا دەکرێت هەموو هەوڵێک لەو پێناوەدایە یەکەم شێت لەو قۆناغەدا زامنی موچەی فەرمانبەرانە لەگەڵ بەغدا قۆناغی دووەم زامنی پاشەکەوتەکە و جۆری دانەوەکەی لە هەنگاوی سێمدا حەقی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەوانەی خانەنشین و ئەوانەی لە سەرکارن موچەکانیان هاوتای موچەکانی بەغدا بکرێتن ئێمە وەکو فراکسیۆنی پارتی وەکو پەرلەمانتاران وەکو پەرلەمانی کوردستان پشتگیری لەو خواستەی خەڵکی کوردستان دەکەین حکوومەتیش بە دڵنیاییەوە پشتگیری جیاوازە و کارکردنیش لەسەری کە پشتگیری دەکەین مەبدەئێکە و ئەساسێکە کاری لەسەر دەکات کاری لەسەر دەکرێت بە دڵنیاییەوە حکوومەتیش بە دڵنیاییەوە حکوومەتیش نەیخواستی بەو زۆرە بیتن حکوومەت ئامانجی وایە کە بتوانیتن کەمترین گلەی لەلایەن فەرمانبەرانی وڵاتی تۆ هەبیتن بە ناچاری بووە لەسەروی ئیرادەی حکوومەت بووە بەڵام لە بۆئیندا لە ئاسایبوونەوەی پەیوەندەکان لەگەڵ بەغدا ئەو هەنگاوانەی کە داهێشترێت و زامنکردنی بودجەی هەرێمی کوردستان و مستحقاتی هەرێمی کوردستان زامنکردنی ئەو بابەتی باشە موچە خۆران دەڵێن یەکێک لەو غەدرانەی کە حکوومەتی هەرێم لە ئێمەی کردووە تەنانەت پەرلەمانی کوردستانیش ئەوەیە سندوقی خانەنشینی هەیە هەموو مانگێک پارە لە ئێمە دەسێنرێ بەڵام ئەو سندوقە کارە نییە تەنیا پارەیەمان لێ دەستێن زانی ئەگەر دیقەت بدە هەرێمی کوردستان لە ڕووی میلاکات زۆری فەرمانبەر دامەزراندنی بێ بنەما هەموو ئەوانە هۆکار بوونە ئەو کەڵەکە بووە دروست بووە بۆ خانەنشینانیش تێدا مەغدور بوونە و فەرمانبەرانیش تێدا مەغدور بوونە کە دەڵێن پرۆژەی چاکسازی تەنها ئەو پرۆژەیە نییە یەک جار بێتە پەرلەمان و پەرلەمان پەسەندی بکە پرۆژەی چاکسازی لە حکومڕانیدا لە لای ئێمە وەکو فراکسیۆنی پارتی هاوتەری لەگەڵ شێوازی حکومڕانیدا پێویستیمان بە ڕێفۆرم و چاکسازی هەیە بۆیە هەر بابەتێک کە جێگای نقاش و گفتوگۆ و هەڵوەسە لەسەرکردن و ڕەخنە و گلەیە بە دڵنیاییەوە لە پێناویدا کار دەکەین کە کەمترین لە گلەیەکان نەمینێ و چارەسەر بکەین دەتوانین بڵێن لە ماوەی 6 مانگی داهاتوودا پرسێک لا دەبێتەوە ئەمە ئەگەر واقعی بم لەگەرت هەرێمی کوردستان و وڵاتی ئێمە قەت ناکرێ خۆمان وابەستەی کات بکەین و حکم لەسەرەوە بدەین کە کاتێکی دیاریکراوە هیوای ئێمە وەکو فراکسیۆنی پارتی هەوڵی ئێمە وەکو فراکسیۆنی پارتی ئەوەیە کەمتر لە 6 مانگ بیتن بەڵام کاتێکی لە بۆ دیاری بکەین و نەتوانین بەدڵنیاییەوە بربەستەکان زۆرن بربەستەکان وەکو باسم کرد پارە هەیە وەکو باسم کرد کێشەکانی هەولێر بەغدا و چارەسەربوونی بربەستەکان زۆر کەمتر دەکاتەوە لە بابەتی
فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچە و پاشەکەوتکردن و ناحەقی دەرحەق بە خانە نشینان کێشەکانی ئێمە و بەغدا بووە حەقی هەرێمی کوردستان نەدرایە کەواتە بەغدا بەرپرس بۆ تا دڵنیاییەوە بەغدا بەرپرسە لەو بابەتە حکوومەت بە ناچاری لێرە ئەو بڕەموچەیەی دابین کردیە بە هەر جۆرێک بیتم بڕەموچەیەک دابین کرایە کە شایەنی فەرمانبەران نەبووە بۆیەشە لە مەرحلەیەکدا پاشەکەوت دەبێ سەقفێک دیاری دەکرێتن چارەسەر ئێستاش بەرچاوڕوونی نییە بە دڵنیاییەوە چارەسەر دەبێتن ئەو ئیرادەیە لەلایەن پەرلەمانەوە هەیە لەلایەن حکوومەتەوە کارتەکە لە دەست بەغدا بێ کەوایە چارەسەرەکە زەحمەت ئێمە لە وەکو فراکسیۆنی پارتیش کە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانین هاوڵاتیان و موچەخۆران و خانە نشینانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە نوێنەرە زۆرەکەتان لە پەرلەمان لەگەڵ خواستەکانی ئێوەدایە هەموو هەوڵی دەخینەگەڕ تایبەت بە کێشەکانی بەغدا و هەرێمی کوردستانیش هەنگاویش زۆر باش نراوە ئومێد دەکەینەوە هەنگاوانە ببنە ئەساس و بنەمایەکی باشتر کە چی دیکە لە بەغداوە تەحکوم بە داخوازیەکانی خەڵکەوە نەکرێتن کێشەی سیاسیمان لەگەڵ بەغدا دەبێ و بەردەوامیش دەبێ بەڵام کێشە سیاسیەکان بەتاڵ بکەینەوە لەوەی کە باجەکە هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران و خانە نشینانی هەرێمی کوردستان نەیدەن ئەوە دەبێت زامن بکرێتن لە بودجێ عێراقی کە هەنگاوی باش لەو بابەتەندراوە و بە تایبەتیژی ئێستا کە وەزیری دارایی نوێنەری هەرێمی کوردستانە دڵنیایی داوە بە خەڵکی کوردستان و پەرلەمان لە بەغدا کوت لە کوردستانیەکان کە جێگای تەقدیرە یەکگرن لەو بابەتەدا دەبێت زامنی ئەوە بکرێتن کە مستحقاتی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان جیاواز بکرێتەوە لە کێشە سیاسیەکانی نێوان هەولێر بەغدا. ئێوە موچە وەردەگرن موچەی خانە نشینی هاوشێوەی بەغدایە؟ نا بۆ هاوشێوەی بەغدانیە موچەکەت هۆکارەکە ئەوەیە ئەو بندیوارانە فەزاییات لەمە دەدەزرن دەدەنێتەوەوان لە بۆ ئەوەی کەوا لە ئینتخابات دەنجام پێ بدرێت ینی پارەکەی ئێوە بندیوارەکان دەیخۆن بەرێ بندیوارەکان فەزاییات و بندیوار برێ لەبەرچی نەگە هەریمە حتا ئی مۆزەفینیش ئەوەی لە ساڵە کەمترە لێرە 250 دێ لە 750 جلەیە دیکو فەرق نییە ئەوەیە فەرقەکە لێرە بینە بەرچاوت ئەو پارە خڕ دەکرێتەوە فەزایات چیتان دەوێت دەڕات دەمانەوە وەک هاوشێوەی بەغدای لێ بکرێت خاڵتە دی خانە نشینان خانە نشین باشە تێگەیشتنی ئێوە چییە؟ موچەخۆرێکی خانە نشین لە بەغدا موچەکەی زیاترە لە ئێوە ئەو نیزامی لە بەغدا لە سەری دەڕۆن لێرە تەطبیق ناکرێت کەم تەرخەمی کردووە پەرلەمانی کوردستانە حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدایە پەرلەمانی عێراقە حکوومەت هێرێم لە ڕابردوو دەیگوت قەیرانمان هەیە جێ لە بەرەخڵی تێگرا ئەوەی بەرپرسە مەسئولە لەو ئیشەی ئەوەی ئیشی بەدەستە ئەوەی ئیشی بەدەست نییە لە حکوومەت لە حکوومەت یانی کەوای حکوومەت کەم تەرخەمە طبعا ئەدی بۆ تعدیلی ناکە وەکوواری لێ ناکە بۆ وەک بەغدای لێ ناکە کە موچەی وان موچەی خانە نشینی وەکو ئێمە 1500 ملیۆنە 500,000 دینارە لە بەغا لێرە 700,000 500 وەردەگرین باشێت کێکەم تەرخەمە جیاوازی ئازاری ئێوە دەدا ئازارمان دەدا ئەوە یەک دومین ئەمە لوشی دائما بە مەسئولی خۆم بە لە پسراوی خۆمان بری وەچی بەغدایە بە دەبی ئەوان وەچیمە ئەمە بە تایبەتی ڕموچەکە یعنی ڕات بکەی بە خودی خۆی بزانێ ئێمە چەندمان پێویستە بۆ خۆی دابنی لۆ ئەمە ئینتیزاری بەغدای بکەن عیبە بەسە ئەو ئینتیزاری بەغدای بکەن ئینتیزاری بەغدای بکەن بەغدا موچێ ئەو هەیە ئەمە چیوان بین نامانێ بە هیچ شێوەیە گۆچیوان باشە پێتان وایە کاتی ئەوە هاتووە ئەوە هاتووە خۆی تاوەرگیری خۆی بەخۆی حکومەت دەست نیشان بکەوە نارێ ئەمە ڕۆڵی ڕێرەوە میلەتینە ێ بەخۆی لەنە معاناتی میلەتەکەی دەژی یان ناژی یان دەژی یان ناژی مادام دەژی دەزانی چی پێویستە مادام بزانی چی پێویست ناکە چار کەسی بەغدای تازەوە هاتینە سەر حکوم نەدەزانن چاکە خراپە سێ ئللا لە خراپەی نەبی زیاتر هیچ کە نازانە هەموو ئێمە تەماشای وان بکەین. بابزانین ئەو جیاوازیە چییە لە نێوان موچەخۆرانی خانە نشین لە هەرێمی کوردستان و موچەخۆران لە بەغدا؟ ئێمە بە خاننشین بە ژمارە قانونی ژمارە 27 ساڵی 2006 ئیشی دەکەن
کار دەکەین لە بەڕێوەتی خانشینی گشتی بەڵ بەغدا بە قانونیشی نوێی قانونی ژمارەنەوەی ساڵی 2014 پەیڕەوی دەکاتن. ئێستا ئێمە لە ناهەرێمی کوردستان تقریبن بە چەند قانون نەگەشێ دەکەین قانونی 27 ساڵی 2006 قانونی مەدەنیە قانونی پلە تایبەتەکانمان هەیە 36 قانونی ژمارە 2010مان هەیە هی وەزارەتی ناوخۆیە قانونی پێشمەرگەمان هەیە قانونی خدمەتی زامیعیمان هەیە بەس ئەگەر ئێمە وە بکەین بێک قانونی شێ بکەین ئەو قانونێک کە لە بەغدا هەیە قانونی ژمارەنەوەی ساڵی 2014 ئیش پێ بکەین ئەو کێشانەمان نامینێت باشەکەوای ئەو قانونانی کە تۆ باز دەکەی هەمووی لە پەرلەمانی کوردستان تەزدیقکرا هەموو لە پەرلەمانی کوردستان دەرچوە بڵێ باشە بۆ ئەوەی ئەگەر بمانەوێت موچەکانی شاوتا بن پێویستە پەرلەمانی کوردستان جارێکی دیکە پرۆژەی هەبێ بۆ داڕێژکردنەوەی قانونەکانی خۆی پرۆژەی هەبێ یان یەکسەر پشگیری لە پرۆژەی بەغدا بکە پێمان باشە پێرجی لە پرۆژەکەی بەغدا بکە زۆر باشە لەبەر ئەوەی کەمترین مەعاش لە بەغدا 400 مردوو ئەوانەی کە لە زژان دامان و خانشین دەبن 460 ئەوەی کە وەفات دەکات 400,000 بەس کەمترین مەعاش لەکردنەما 220,000 ئێستا تقریبن ئێستا گەر جیاوازیەکی زۆر هەیە لە ئەسەلی خانەنشینی تقریبا نزیکەی 90,000 خانەنیشتمان لە دەوری ئەوها دەبی کەمترین معاشیان لە 220 و 300 و 250 و کەمترین معاش لە بەغدا 400,000 باشە کەمترین معاش لە کوردستان 220,000 بەڵێ کە نزیکەی 90 موچەخۆر هەیە 90,000 بەڵێ نزیکەی 90,000 موچەخۆرمان هەیە بە کەم و زیاتر لە دەوری ئەوەندە دەبێتن معاشیان لە 400,000 کەمترە باشە زۆرترین موچەخۆری خانەنشین چەندە موچەکەی لە هەرێمی کوردستان پلە تایبەتەکانمان هەیە وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە ئەوە معاشیان دیارە ئەندام پەرلەمان 6,560,000 وەزیر 6,560,000 وەزیر 6 ملیۆنە مدیر عام مستەشار دێتە خوارێ بۆ شیوەی باشە کەوایە فەرمانبەر لە 220,000 دەست پێ دەکات موچە باڵەکانیش لە 6 ملیۆن زیاترە بڵێ باشە سەبارەت بە ڕێنماییەکان بۆ خانەنشین بوون دەبینین جیاوازیەک هەیە ڕێنماییەکان جیاوازن کە یەکێک لە هەرێمی کوردستان فەرمانبەر بێ خانەنشین بە یەکێکیش لە بەغدا ئەمە وا دەکات موچەکانیان هاوتەریب نەبێت بەڵێ ئەو ڕێنمایانەیە کە لە بەغدا هەیە لە هەرێمی کوردستان کە هەر خانەنیشتێک هەر فەرمانبەری خانشین بێتن عمرەکەی 15 ساڵ بیتن خزمەتەکەی 15 ساڵ بێتن شێشەی عمرینی عمری هەر چەندە بێتن بەس لە بەغدا دەبی ئەو کەسەی کە فەرمانبەرە خانشین دەبێتی دەبی عمری لە 50 ساڵ کەمتر نەبێت خزمەتشی لە 25 ساڵ کەمتر نەبێت باشە ئەگەر ئەمە ڕێژەیەکی گشتی بینین ئەگەر وردیش نەبێت دەتوانین بڵێن نزیکەی ئەوەندە خانەنشینە هەیە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی واتان لە بەردەستدا هەیە کە چەند موچەخۆری خانەنشین هەیە لە هەرێمی کوردستان هەیە موچەخۆری خانشین هەیە چووەمە مەدەنیە و خانشینی پێشمەرگا زۆرە هەیە خانشینی پێشمەرگەمانێ خانە مەدەنی هەیە خانشین پێشمەرگا سەر بە وەزارەتی پێشمەرگەیە بەس تەمویلی پاران لە ئێمەیە بەخۆیان خانشین دەکەن لەگاتە نیو ملیۆن زۆر کەمترە زۆر کەم زۆر ناگاتە شێ باشە بەشێک لە موچە خۆران گلەیان ئەوە هەبوو سندوقی خانەنشین کاری پێ ناکرێت ئەمە بۆچی کاک کامەران سندوقی ئەو سندوقا پێویستە دروست بکرێتن لە پەرلەمان تەزیق بکرێتن ئیش لەسەر بکەن ئەم سندوقا پارەی خانشینان دابین دەکات بەس دروست بووە ئەو سندوقا لە هەرێمی کوردستان نەبووە یعنی ئێستا لە هەموو خانشینی لە وڵاتان هەیە ئەو سندوقا هەیە ئەو سندوقا پارەی معاش خانشینان دەداتن بەس ئەو سندوقا لە هەرێمی کوردستان نییە باشەکەوای ئێوە لەگەڵ ئەوەن ئەو سندوقا کارە زۆر پێویستە ئەو سندوقا پەرلەمان دانیشتنە سەر بکە ئەو سندوقا بە زووترین کات دروست بیتن کارا بکرێتن هیچ لەسەر بکەن بەڵێ باش هیچ بڕە پارەیەک دێ لە بەغدا و بۆ موچەخۆرانی خانەنشین نەخێر یان هەموو هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستان دابین دەکات کەوای پارەکە هەموو حکوومەتی هەموو حکوومەت یاریمی کوردستان پارەکەی دابین دەکات بەڵام ئەوە ناکە کە حکوومەتی هەرێمیش ناچاربی موچەوەکو بەغدا هاوتانە زۆر پێویستە ئەنی پێشتر لەبەر ئەوەی وەزی دارایی باش نەبوو شەڕی داعشە بوو ئەوە گونجا هەرێمی کوردستان تووشی قەیرانێک بوو نەیتوانی زێ بکە بەڵام ئێستاکە پێویستە هەرێمی کوردستان لە پەرلەمانی ئەو قانونی ژمارە 9 ساڵی 2014 ئیش لەسەر بکەن.
زۆرینەی موچەخۆرانی خانەنشین دەڵێن لەم پەرلەمانەی کوردستان نوێنەری خۆمان نابینین تا خەمێک لە کێشە و گرفتەکانی ئێمە بخوات و مافەکانمان بگەڕێنێتەوە. بە پێچەوانەوەش زۆربەی سەرۆکی فراکسیۆنەکان لە نێو پەرلەمانی کوردستان دەڵێن خەمی موچەخۆرانی خانەنشین خەمی ئێمەیە، دەبێت لە ماوەیەکی نزیکی داهاتوودا کێشەی موچەی خانەنشینان چارەسەر بکرێت. ئەوەی بەرچاوڕوونیە ئەوەیە کە کێشەکە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێو حکوومەتی عێراقە کە لەسەر بودجەی گشتی هەرێمی کوردستان و موچەی خانەنشینان ڕێککەوتنێک ساز بکەن. بۆ ئەمەش پێویستی بە 6 مانگی دیکە هەیە تاوەکو دەرچەیەک ببیننەوە و کێشەی موچەخۆرانی خانەنشینیش بە یەکجاری چارەسەر بێ و یەکلا ببێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.